لەبارەی گەنمەوە گەنم ساڵان پار لە ئیمساڵ باشتر بوو ساڵ لە ساڵ بێ خراپترە بێ کسترە بێ وە لە ڕێی حکوومەتیشەوە ئێمە گەنم تەسمینەکەی بۆ حکوومەت هەمەی برای ئێمەیە کوڕی ئێمە خەڵکی ئێمەیە سایلەیەکی کردووە سایلەیەک لە وەختی سەدام حوسێن ئەو سایلە ئەو کردێتی کەس نەیکردو سەدام حوسێنش بەو زاڵمێ نەیکردو ئێسا ئەو گەنمەکەی ئێمە ئەوە تەسمیلی ئەەکە و پارە نادە ئەمساڵ خراپترە پارشاکە ساڵە پارەکە ساڵی پار کە بارانیش نەبووە ئێمە دەرەومان کردووە من خۆم ئاوە عەرزمە لیا دەرەوم کردووە 3 تەنکی گەرمی تیا ئێساکێ باوەڕمەکە تەنکی نوێشی تیا ئەو پارەی ئەگەر تیایەبی هۆی کام بارانی سوونیش هەر خواردوێتی بەڵا سوونیش وەنەی زەرەر لە خەڵک داوە ئێستا بە تەمای بە زۆری ئەم چەمانە هەتا چێتە بەحرەکە لەوانەیە سەوسرە ئەم سوونە لێرا بڕوا ڕەو کا بچێ بۆ ئەوێ وەڵای عیبادەیەک تا ئیساکێ من بەخۆ هەر درەوەکەم و ئەینێرمەوە بەڵام بە پێی تەنکی دەڕاستەکەم کەم یەکوودە ئەگەر ببرێ نایشی بڕێ خەڵک هەوەجار بە هیوای ئەوە بوو خەڵک زۆر بێ ئومێد بوو بەڕاستی لە بیدایەتی بەهارۆ تەمان باران بە هۆی بێبارانیەوە لەخوا بەزیار لە ڕەمەزانە کە ئەو بارانە باری هەر هەمووی فەلا ئیستیفادەی لێ کرد لە دەیم و لە بەراو لەخوا بەزیار چی لە کاچی لەدان زۆر باشە زۆر لێ ڕازی گەنمی هەیە باشیش نییە ئەوەی کە تۆزی کۆرپە بێ ئەوە ڕاستەکەی بەڵام ئەوەی کە ئەوەی کە وەرد بێت بە دەرەجەی ناڵێن بە دەرەجەی یەک بە دەرەجەی دوو لەخوا بەزیار بێ باشە و لێ ڕازی 1 و 5 و 6 و تا حوت و ئەوانێ بە عەقڵ بەس وەکو تەجروبەی تەواتیمان لەسەری ئەوە نییە چونکە نەمان کێشاوە و هێمان کۆمان نەکردەوە بزانین نەتیجەکەی چۆنە بەهۆی وشکە ساڵی و کەمبارانیوە ڕێژەیەکی بەرچاو گەرمەکانمان ئینتاجیان دابەزیوە بە تایبەتی ئەو گەرمانەی کەەوە احتیمادی کولیان لەسەر ئەو زەویانەی کەەوە احتیمادی کولیان لەسەر بڵین بارانە ئەگەر پێشووتر لە غیرەی دۆرمیان 750 و 800 کیلۆ بێت لە یەک دۆرمە ئێستا بۆ بە 200 بۆ 250 کیلۆ بەڵام وەکو زەویانمان کەوا بەراون لەخوا بەزاوێ بە حکمی ئاودانیان کە 2 تاسی ئاودراوە ڕێژەی گەرمەکە باشە لەخوا بەزاوێ وەکو ساڵانە بۆی کەوا و گەرمانە لای ئەو زەویانە کە ئەچێنێ بەگرن لێ لای ئەمە 600,000 دۆنم بۆ 7,000 دۆنم ئەچێنرێ ساڵانە لە ڕێنجەکە لە بینی 35,000 تەن 30,000 تەن 40,000 تەن ئاوا یاریەکە ئەو ساڵانی کەوا بەرهەم باش بێ ئەچێتە 40,000 تەن بەرەوە سەریش